پرسە و سەرخۆشی هەموو هەواڵانی تەفگەری ئازادی هاوسەرۆکانی تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان بۆ بنەماڵەی بەڕێزی کاک شێخ محەممەد و برایانی کاک شێخ عەبدوڵڵا و کاک باپیر و بنەماڵەی زۆر قەدرزانی بناری قەندیل و گوندی بەستێ کاکەمینی بەستێ دەکەین و خەمباری خۆمان و پرسە و سەرخۆشی خۆمان ببوونەی ئەو کارەساتە دڵتەزێنەی کە دوێنێ شەو لە سەر سنوور ڕوویدا کە بوو بەهۆی شەهیدبوونی دوو گەنجی کوردستان کە کاک ئەسکەندەر و برایەکی دیکە کە کاک ئەسکەندەر کوڕی کاک شێخ محەممەدە و بەو بۆنەوە جارێکی دیکە پرسە و سەرخۆشی خۆمان ڕادەگەیەنین و داواکارین دەخوای گەورە بە بەهەشتیان شاد بکات. دیارە ئەوە یەکەم جار و دووەم جار نییە کە گەنجی ئێمە خەڵکی ئێمە لەسەر خاچی خۆی بۆ بەدەستهێنانی ژیانی ڕۆژانەی خۆی کار و کەسابەتێک دەکا بەڵام داگیرکەرانی کوردستان سێ ڕژێمی داگیرکەری تورک ڕۆژانە بە بۆمبارانکردنی سنوورەکان گەنج و خەڵکی ئێمە شەهید دەکات لەسەر زێدی خۆی لەسەر خاچی خۆی و چه ئەوانەی لەسەر سنوور دەبینین ڕۆژانە کۆڵبەران و ئەو خەڵکانەی کە بۆ ژیانی ڕۆژانەی خۆیان ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ ئەوەی شتێک بۆ ماڵ و منداڵەکانیان پەیدا بکەن ژیانی خۆیان بەسەر بارزانە بژین ئەوەشیان پێڕەوا نابینن. بۆیە دەبێ خەڵکی ئێمە و هەموو هاوڵاتیەکی کوردستان و هەموو ئینسانێکی ئازادی خواز و وڵات پارێز لە بەرامبەر ئەو ستەمکاری و ئەو داگیرکاری و ئەو سیاسەتی برسیکردنەی خەڵک ڕابوەستین پشتی یەکتر بگرین یەکێتی خۆمان بەهێز بکەین ئیتر چیکە سیاسەتی وابەستەبوون بە داگیرکەران لە بەتایبەت لە باشووری کوردستان ئەنجامەکەی دیارە کە گەلی ئێمەی ڕوبەڕووی چ بارودۆخێکی سەخت هەم لە بواری ئابووری هەم لە بواری سیاسی هەم ناسەقامگیری سیاسی و ئابووری کردوتەوە و خەڵک تووشی دەیان دەرد و بارودۆخی ناخۆش بووە. بۆیە ئەرچی هەموو لایەکە بە هەموو لایەکمان هەوڵ بدەین کە یەکێتی نەتەوەی خۆمان پێک بێنین یەک ڕیزی گەلی خۆمان پێک بێنین هاوکاری یەکتر بکەین و هەوڵ بدەین ئەو بارودۆخە سەختەی کە لەسەر خەڵکی گوندنشینان لەسەر سنوورەکانە لەلایەن ڕژێمە داگیرکەرەکانەوە کۆتایی پێبێنین. جارێکی دیکە لەسەر ناوی گشتی هەواڵانی تەفگەری ئازادی پرسە و سەرخۆشی خۆمان بۆ هەردوو شەهیدی دوێنێ شەو ڕادەگەیەنین و بەتایبەت بۆ کوڕی برای بەڕێزمان کاک شێخ محەممەد کاک ئەسکەندەر کە بەداخەوە لەو کە ڕساتەی دوێنێ شەودا شەهید بوون. ئەوانە لە دۆڵەتوێ ڕاهاتوون دیارە خەڵکی دیکەشیان لەگەڵدا بووە بەڵام بەداخەوە شەوەکەش بارانی و تەمتومان بووە و ڕەباکانی منتقەی گۆڕەشێر و ئەو منتیقەش لەو شوێنەی دانیزێکن و دیارە کەوتونەتە بەر شاڕاوی پازارەکانی ئێران و تەقەیان لێکردون و بە برینداری خۆیان خستۆتە ناو ڕووبار و هەم بە برینداری هەردووکیان خنکاوە چونکە بتەوێت نەتەوێت زوڵم بە هەر شێوەیەک بێ کۆتایی دێت. سەدام حوسێنی دیکتاتۆر چەند زاڵم بوو بەڵام ئەنجامەکەی چی بەسەرات هیواداریشم ئەنجامی ئەو داگیرکەرانێکەوە چ لە ڕۆژهەڵاتی کوردستان و چ لە هەر پارچەیەکی کوردستان کە خەڵکی کوردی بێدیفاع دەکەنە هەدەف هیوادارم عاقبەتیان وەکو عاقبەتی سەدام حوسێنی دیکتاتۆر بێت.